سڵاوتان نەبێت. ئاشکرایە زیادبوونی ژمارە و ڕێژەی سەگی بێلانە لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بەردەوام ڕووی لە بەرزبوونەوە کردووە و ئەم بۆتە گرفتێک و ترس و لە ڕاوکەی لای تەواوی هاوڵاتیان دروست کردووە. ئەوەی جێی خۆشحاڵیە و ئێمەی هێناوەتە ئێرە کە ئەم بڕگەیە تۆمار بکەین کاندیدێکی یەکێتی نیشتیمانی کوردستان کە جیاواز لە کاندیدەکانی تر، جیاواز لە بانگەشە و هەڵبژاردنەکانی ڕابردوو پرۆژەیەکی هەیە کە پرۆژەیەکە تایبەت بە شاری سلێمانی. ئەم پرۆژەیە تایبەتە بە کۆکردنەوەی سەگی بێلانە لە شەقامەکان و وەگەڕەکەکانی شاری سلێمانیە. پرۆژەکە لەلایەن بازرگانێکی گەنج ئەنجامەدرێت کە خەمخۆر و خزمەتکاری نیشتیمانە لە هەمان کاتە دڵسۆز بۆ شاری سلێمانیە. ئەویش بازرگانی گەنج ڕەوەزی ئەحمەدشایە. کاکەوە سڵاوت لێ بکات. سڵاو لە جەنابتان، سوپاس، بەخێر بێن، سەرچاو. سوپاس بۆ تۆ. کەم تا زۆر کاک ڕەوەزە ناسی بە کارە خێرخوازیەکانت ناسراوی. باشە، پێمان خۆشە خۆت بناسێنیت بۆ کەسانێک کە ڕەنگە ئاشنایەتیان لەگەڵ بەڕێستانە بێت. بەخێر بێن، سەرچاو. من ڕەوەزی ئەحمەدشا، کوڕی حەمەڕیحانی حاجیحان، کچەزای مەحموو حەبیبی مەڵکەنی. خۆشحاڵم کە لێرەتان بینم، سوپاستانەکەم. پشتیوان بەخوای گەورە و پشتیوان بە هیمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان بەگشتی و بۆ منیش کۆمەڵانی خەڵکی سلێمانیمان بە تایبەت زۆنی پارێزگای سلێمانی و پشتیوان بەو هێز و ئیرادەیی کە یەشێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکایەتی سەرۆک پاڤڵ خوڵقاندوێتی کە بۆتە جێی ئومێدێک بە دەر لە یەشێتیەکان بۆ دەرەوەی یەشێتیەکانیش. ئیشی باشمان بەدەستەوەیە، خزمەتی گەورە و چاکمان بەدەستەوەیە و بە دڵنیاییەوانێ پلان و بەرنامەی گونجا و پتەویشمان بۆ داڕشتووە کە بە زووترین کات هەمیان بگەینە ئەنجام و جێبەجێکین. دەستخۆش کاکڕەوەز، من گوزارێکم کرد بە ناو پەیج و سۆشیال میدیا و ئەکاونتەکانی بەڕێستا هەمووی کاری خێرخوازیە. باشە، سوپاس بۆخوا. ئەم فریاکەوتنە چۆن؟ خۆشحاڵین کە شتێک لە دەسەڵاتمان بێ لە کەم کەم لە زۆر زۆر بە ئەنجامی بگەێنین بۆ خەڵکی خۆمان، بۆ کۆمەڵانی خەڵک بەگشتی و بۆ ئەو کەسانی کە پێویستیانە لە کۆی چین و توێژەکان، لە مناڵانی بێسەرپەرشت، لە کەم ئەندامان، لە نەخۆشان بێجیاوازی، لە بەساڵاچوان، هەر شتێک ئێمە ئیمکانیەتمان هەبێ و توانامان هەبێ سڵ لە هاوکاری و جێبەجێکردن و خەمخۆری ناکەینەوە بەرامبەریان. باشە، کۆتا پرۆژەی بەڕێستان کۆکردنەوەی سەگی بێلانەیە لە ناو شەقام و گەڕەکەکانی شاری سلێمانیە. ئەگەر باسێکی پرۆژەکەمان بۆ بکەیت، ئەم بیرۆکەیە چۆن هات؟ بەڵێ، بەڕاستی پێت بڵێم ئەمە با نەڵێن بیرۆکە، ئەمە ضرورەتێک بوو بۆ سلێمانی. ئەمە لە بیرۆکەیەک زۆر گەورەترە. ئەمە خەتەرێک بوو پەیوەندی بە ژیانی مناڵەکانمان، پیرەکانمان بە تایبەت و لە ئاخری شاکۆی هەمومان. ئێمە خەممان لێ خوارد، کردمان بە خەمی خۆمان و ئیشمان بۆ کرد و چارەسەرمان بۆ داڕشت و دەستمان پێ کرد و حالیەن لە جێبەجێکردنی پرۆژەکەیان و بۆ زانیاری بەڕێستانم پرۆژەیە جگەلەوەی کە زۆر زەڕور بوو، پرۆژەیەکی مکلیفە و من وەک خۆم لایەنی لۆجستی و دارایی پرۆژەکەم گرتوۆتە ئەستۆ و لە هەمووشی مهمتر خۆم چاودێری پرۆسەکەکەم ڕۆژانە. سەرەتای پلانەکان من خۆم لێرەوە چاودێری یەکەم، ژوورێکم هەیە، ژووری کۆنتترۆڵە، ئەچین بە یەکەوە سێریەکی نوێستە. پێمان خۆشە سەیری. زۆنەکانمان دابش کردووە لە 38 زۆن. ئێمە داواکاریمان بۆ هاتووە لە شاری سلێمانی. ڕۆژانە من خۆم لێرە لۆکیشن دیاریەکەم بەپێی پێویست، بەپێی زۆر و کەمی داواکاریەکان و لەگەڵ تیمەکان مناقەشەکەین، ئامادەکاریەکەین. هەموو ڕۆژێک لە 6:30 بەیانی تیمی یەکەممان دەرەچێ هەتا سەعات 1:15 و لە کاتژمێر 1:15 بە دواوە بۆ 6 ئێوارە تیمی دووهەممانەچێتە سەر کارەکان و کۆکردنەوەی ئاژەڵەکان.
ئەمە ژووری پلانەکەمانە ئێمە ڕۆژانە دوای ئەوەی کە لە کاری ئەو ڕۆژەمان تەواوە بین ئێوارە کە ئیشەکانمان هەمی تەواوە بێ لێرە دانیشین پلانی ڕۆژی دواتر داهێنین. ئێوارە پلانی ڕۆژی دواتر داهێنین. بالضبط. باشە. پەیوەندی بە هاوڵاتیەکانەوەکەین ئەو لۆکیشنی کە دیاریەکەین زۆرترین زەختی لەسەر زۆرترین داواکاری بۆ هاتووە لێرە لە وایت بۆردەکە ناوچەکانمان دەستنیشان کردووە لێرە فۆرمەکانمان هەیە ئێستا بە نمونە ئێمە دوێنێ شەوی ڕابردوو گەڕەکی توی مەلیکمان دەستنیشان کردووە. هەر بۆ زانیاریش من خۆشم کوڕی توی مەلیکم زۆر خۆشەوێ. ئەمڕۆ تیمەکانمان لەوێ ئیشەکەن بۆیە ئەتوانین تیمەکان لە گەڕەکی توی مەلیکن. بەڵێ باشە. ئەمڕۆ تیمەکانمان لەوێن بەم شێوەیە بۆ نمونە توی مەلیک ئەمڕۆ سەردانێکی سووری بە دەورایە. بەڵێ ئەم گەڕەکانی کە بازنەی سووری بە دەورە هاتووە ئێوە سەردانتان کردووە. سەردانی ئەکەنەوە؟ نەک هەر سەردانمان کردووە. بۆ نمونە ئەو گەڕەکەی کە توی بینی بازنێکی سووری بە دەور هاتووە گەڕەکی تیا 4 جار سەردانمان کردووە. باشە. گەڕەکی تیا 5 جار سەردانمان کردووە و سەردانیشان ئەکەینەوە جارێکی تر. بۆ نمونە گەڕەکی گەڕەکی کورسات تەسەورەکەم تا ئێستا لە ناو فۆڵدەرەکەیان هەیە باوەڕەکەم تا ئێستا 6 جار چوبین. 6 جار چوبن بەڵام لە پلانتانە هەیە کە بە دڵنیایی ئەچینەوە بە بەردەوامی. باشە. کاک ڕەوەس ئەم فۆرمانە چییە؟ چۆن هاوڵاتیەک کە سەگی بێلانە لە گەڕەکەکەیە لە شوێنی کارەکەیە لە هەر شوێنێکا بێت بێزاری کردبێت چۆن پەیوەندی بە ئەو بکات ئەم فۆرمانە بکاتەوە ئەم فۆرمە چییە؟ ئەم فۆرمە ئۆنلاینە لە پەیجەکەی خۆم ڕەوەزی ئەحمەد شا لینکەکەی هەیە هاوڵاتی لە ماڵی خۆی لە هەر شوێنێکە بیەوێ دائنیشێت داخلی سیستمەکە بێ بە دایرێکت ئیەتە ناو تەلەفۆنەکەی منەوانێ ئێمەش فۆرمەکە ڕایشەشین لێرە داخلی ئەو فایلەیەکەین کە بۆ ناوچەکەمان دروست کردووە کە نزیک بووینەوە لە زۆنەکەی پەیوەندی پێواکەین لۆکیشنێکی زۆر نزیک وەرەگرین لێ بۆ نمونە ئەڵە گەڕەکی کورسات نزیک مەزارەکەی جەنابی مام جەلال گەڕەکی فلان نزیک فلان شوێن بەم شێوەیە ئێمە تیمەکانمان دەرەچێ چونکە تیمەکانمان لە بەیانی شەبق دەرەچن ناتوانین بەیانی زوو تەلەفۆن بۆ خەڵکەکە بکەین لەبەرەوەی ئەوان لە نیوەی خەوان ئێمە لە نیوەی ئیشاین ئەمە هۆکارەکەی کە ئێمە شەوان پلانەکان دانین بۆ ڕۆژی ئایندا. زۆر باش ئەمە ناوی گەڕەکەکان لە نووسراوە ئەمڕۆ ئێماچین بۆ گەڕێکی توی مەلیک. بەڵێ پێمان خۆشە ستافەکە ببینین ستافەکەمان لەوێ ستافەکە لەوێە ئەگە جەنابتان پێتان خۆشە ستافەکە ببینین و بزانین کارەکە چۆن ئەنجامەیە. منیشم لەگەڵتان دەستە خۆش سەرسەر منی شێرەکەکەم بێنم با بڕۆی فەرموو. سڵاوتان لەبێ. چۆنن؟ هەموو شتێ باشە ڕوا؟ دەنگ و باستان. بەڵێ وەکو باسمان کرد ئێستا ئێمە لەسەر شەقامی توی مەلیکین لە بەردەم ئامادەی شەید جەمال تایری کچانە کە پەیوەندی کراوە بە تیمەکانەوە سەگێک لەناو ئەم باخچەی بەردەم ئەم ئامادەیە بوونی هەیە تیمەکان هاتوون کە پرۆسەکەی بۆ ئەنجامبن بیگوازنەوە. تیمەکان چیەکەن ئێستا کاگڕاس؟ سەرقاڵی گواستنەوەی ئەم ئاژەڵن لە بەردەم خوێندنگەی جەمال تاهری گەڕەکی توی مەلیک جام گەڕەکە لای من زۆر زۆر خۆشەویستە من خۆم کوڕی توی مەلیکم بۆیە توی مەلیک لای من تۆزێ تیمەکانە بێ زیاتر خۆیانی تاهیلاکەن. جا بەڕاستی خۆیان تاهیلاکەن نەک لێرە لە هەموو جێیەکە خەڵک خۆی بینێ خەڵکان خۆیانە ئەیبینن بۆ ئەزانون و جێدەستیشیان دیارە من زۆر سپاسیانەکەم بەڕاستی ئیشی باشەکەن. سلێمانی لای کاک ڕەوەس چیەگەن؟ هەموو شتێ سلێمانی لای من زۆر گەورەیە زۆر گەورەتریش بووە لەوەتەی کە ئازاریەن لەوەتەی کە لە هەموو لایەکەوە فشاری خەنە سەر بە ناڕەوا بە ناحەق بۆیە ئێمە بۆ سلەیمانی ئەبێ لە جاران زیاتر هەوڵ بین لە جاران زیاتر جوهدکەین جگەلەوەی کە خزمەتیکەین قەرەبووی ئەو ئازارانشی بۆ بکەینەوانێک کە لە ماوەی ڕابردوو ئازار درراوە بە ناحەق. باشە
ئەم پرۆژەی کە دەستان پێ کردووە چەندین پرۆژەی ترە هەیە بەڕێستان ئەم پرۆژەیە ئەکرێت بڵین بەردەوامی ئەبێت بن بڕی ناکات سەگی بێلانە لە شەقام و گەڕەکانە ناکرێت بڵین بن بڕکرێت بەڵام ئەکرێت بڵین هەنگاوێک نزیکە بینەوە لە کۆتایی بە دڵنیایی وەک جەنابە فەرمووت لە هیچ شوێنێک ئەم دیاردەیە شتێک نییە ناوی بن بڕکردن بێ چونکە هەدەفی ئێمەش بن بڕکردن نییە ئێمە ئەمانەوەیە مەترسیەکان کەم کەینەوە مەترسیەکان ئەگەر پێشمان نەکرێ 100 دای بەزێنین تا ئاستێکی باش 150 مەترسیەکانی کەم کەینەوانێ و هەتا پێویستیش بێ بەردەوامە بینێمە بە دڵنیاییوان جاست خۆش کاگڕەوەست لە بانگەشەی خۆیە ناڵێت ئەیکەم هەڵێت کردومە فراوانتر یەکەم باچیدی لە شیعارەکانی من یەکێک لەوە منەڵێم ڕابردوومەکەم بە سەرەتای کاری داهاتوو دیارە ڕابردوومان جێی شانازیمانە یەکەمین شت سوپاس بۆ خوا دوو هەمین شت سوپاس بۆ هەموو کەسانی کە لەگەڵمان بوون پشتیوانیان کردوین نەسیحەت و ڕێنماییان کردوین بۆ ئەوەی ئەو شتەی باشش کە ئێمە درکمان پێ نەکردووە بیدۆزینەوە ئەوان هاوکار بوون بۆ ئەوەی کە ئێمە پەنا بە ئەو شتانەش بەرین کە ضرورە و پێویست بۆ ئێمە پێمان نەزانین بە کورتی یەک بڵێن مامبەرێک ئەم کارانە بەردەوامی ئەبێت و فراوانتر و باشترەکەن قسەی من سەنەدە لای من بەڵێنە ئەوەی لە ئیمکانی ڕەوەزابێ و بە دڵنیایی لیستەکەشمان ئەوەی نەکراوە ئەیکەین بە زیادەوە حەز ناکەین زۆرتر بڵین لەبەر خاتریەوەی جەنابی سەرۆکەڵێ ئێمە زۆر حەزمان لە قسە نییە ئیشەکانمان ببینە سپاس بۆ تۆ بەڵێ عزیزان ئێستا ئێمە لە شەقامی تویمەلیکەین وەکو بینیتان کە ژمارەیەک سەگ بۆ ئەمڕۆ کۆکردنەوەیان بۆ کراوە و ئەم سەگانە کە کۆکرێنەوە بە ئۆتۆمبیلی تایبەت ئەبرێتە شوێنی تایبەت بە مانەوە و بەخێوکردن و ئاگاداربوونی ئەم سەگانە کە پزیشکی ڤێتەنەری لەو شوێنە ئامادەی هەیە ئاگاداری تەندروستی سەگەکانە بن ئەگەر تۆ لە ناو شاری سلێمانیا لە گەڕەکەی خۆت لە هەر شوێنێکیت سەگی بێلانە بێزاری کردویت ترسی لا دروست کردویت لە ڕاوکەی لا دروست کردووی ئەتوانی پەیوەندیکەی بەم تیمەوە تیمەکانی کاگڕەواز کە پرۆژەیەکی خێرخوازیان هەیە بۆ چارەسەرکردنی ئەو گرفتەی لە تەواوی گەڕک و لە شار و شارۆچکەکانە دروست بۆ بەڵام ئەم پرۆژەیە تایبەتە بە سنتەری شاری سلێمانی کە لە ئێستادا کارەکانیان بەردەوامە و فۆرمێکیان هەیە ئەتوانن پەیوەندیکەن یان بە ژمارە تەلەفۆنەکانیانەوە کە لە چەناڵی ڕەوەزی ئەحمەدشا ئەتوانن ژمارەکان وەربگرن یان لە ڕێی چەناڵی ڕەوەزی ئەحمەدشاوە فۆرمەکە پڕبکەنەوە تا ئەم تیمانە بێن بەهاناتانەوە و لەو ترسە ڕزگارتان بکەن هەمیشە شاد و بەختەوە